گەرموگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی شەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. بەردەوامی هێرشەکان بۆ سەر چەند ناوچەیەکی هەرێمی کوردستان، نادیاری چارەنووسی دەیان خێزانی کورد لە نێو ئاگری جەنگی لوبنان، گواستنەوەی مەنسوور عەبدوڵڵازادە بۆ زیندانی نەغەدا، پەرەسەندنی لە سێدارەدان و دەست بەسەرکردن لە ئێران و مەرجەکانی ئێران پێش دانوستان لەگەڵ ئەمریکا. درێژەی هەواڵەکان. بەردەوامی هێرشەکان بۆ سەر چەند ناوچەیەکی هەرێمی کوردستان. وەزارەتی ناوخۆی هەرێم ڕایگەیاند سەرباری ڕاگەیاندنی ئاگربەست شەوی ڕابردوو لە چەند کاتێکی جیاوازدا چەند هێرشێکی درەونی کراوەتە سەر چەند ناوچەیەکی هەرێمی کوردستان. وەزارەتی ناوخۆی هەرێم نیوەڕۆی ڕۆژی هەینی لە ڕاگەیاندراوێکدا وتی سەرەڕای ئەوەی هەڵوێستی حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرەتاوە پاڵپشتیکردن لە ئاشتی و سەقامگیری بووە و بەشێک نەبووە و نابێت لە شەڕ و گرژی و سەرباری ڕاگەیاندنی ئاگربەست لە ناوچەکە شەوی پێنجشەمبە لە چەند کاتی جیاوازدا چەند هێرشێکی درەونی کراونەتە سەر شوێنێکی جیاواز لە هەرێمی کوردستان و بەڵام تێکشکێنراون. وەزارەتی ناوخۆی هەرێم جەختی لە پشتگیری ئاشتی و ئۆقرەیی کردووەتەوە و ڕایگەیاندووە داوا لە هەموو لایەک دەکەین کە ئەو هێرشانە ڕابگرن و چیتر سەقامگیری و ئۆقرەیی کوردستان و بەرژەوەندیەکانی هاوڵاتیان نەکەن ئامانج. نادیاری چارەنووسی دەیان خێزانی کورد لە نێو ئاگری جەنگی لوبنان. لە ئەنجامی جەنگی نێوان حیزبوڵای لوبنان و ئیسرائیل دەیان خێزانی کوردی خەڵکی ڕۆژئاوای کوردستان لە لوبنان گیریان خواردووە و ڕوبەڕووی دۆخێکی سەختی گوزەران بوونەتەوە. بە وتەی چالاکڤانێکی کورد لە باشووری لوبنان تاکو ئێستا دوو کوردی ڕۆژئاوا لە ئەنجامی هێرشەکان گیانیان لەدەستاوە و هیچ ڕێکخراوێکیش هاوکاری پەنابەری سووریایی و کوردەکان ناکات. یەکێک لە کێشە گەورەکانی بەردەم ئەم پەنابەرانە بوونی جیاوازی لە دابەشکردنی هاوکاریەکانە. دەوترێ ڕێکخراوەکان و حکوومەتی لوبنان $300 دەدەنە ئاوارە لوبنانیەکان، بەڵام هیچ هاوکاریەک پێشکەشی پەنابەرە سووریەکان چە کورد و چە عەرەب ناکرێ. ئەمەش لە کاتێکدایە کە بەهۆی جەنگەوە نرخی کاڵاکان زۆر بەرز بووتەوە. بۆ نمونە نرخی بوتڵێک گازی ماڵان لە $10ەوە بۆتە $27. گواستنەوەی مەنسوور عەبدوڵڵازادە بۆ زیندانی نەغەدا. هاوڵاتیکی کورد پاش نزیکەی مانگێک لە دەست بەسەرکران بەبێ ئیتسەهام و بەبێ دادوەر بۆ زیندانی نەغەدا گواستراوەتەوە. مەنسوور عەبدوڵڵازادە ڕۆژی 23 ڕەشەمە لە گوندی خەڵیفانی نەغەدا لەلایەن هێزە ئەمنیەکانەوە لە ماڵی خۆیدا دەست بەسەر کرا. لە تەواوی ئەو ماوەیەدا نە خێزانەکەی توانیوەتە بیبینی و نەمافی دەستڕاگەیشتن بە دادوەری هەبووە. سامانە کەسیەکانیشی مساجرە کراون. ڕۆژی چوارشەممە 19 خاکەلێوە پاش تەواوبوونی لێپرسینەوە بۆ زیندانی نەغەدا گواستراوەتەوە. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هۆکاری دەست بەسەرکرانی و هەروەها هیچ تاوانێکی فەرمی لە دژی ناوبراو ئاشکرا نەکراوە. پەرەسەندنی لە سێدارەدان و دەست بەسەرکردن لە ئێران. بەپێی راپۆرتەکان لە کەمتر لە 3 هەفتەدا 13 زیندانی سیاسی لە ئێران ئێعدام و هەزاران کەسیش دەست بەسەر کراون. بەپێی ئەم راپۆرتانە لەم ماوەیەدا لانی کەم 13 زیندانی سیاسی لەوانە ئەمیر حوسێن حاتەمی کە تەنها 18 ساڵی تەمەن هەبوو ژمارەیەک لە ناڕزیانی ڕەشەمە و هەروەها هەڵسوڕاوانی بزوتنەوەی ژن ژیان ئازادی لە سێدارە دراون. دەوترێت تاوانەکانی بەکارهاتوو زۆر جار گشتی و بەبێ بەڵگەن، جاسووسی بۆ ئیسرائیل، محاربە و پەیوەندی بە سازمانی موجاهدینن. بەپێی ئامارە فەرمیەکان زیاتر لە 1000 کەسیش دەست بەسەر کراون، بەڵام سەرچاوە ناوفەرمیەکان ژمارەی ڕاستەقینەی زۆر لەوە زیاتر مەزەندە دەکەن. دەست بەسەرکردنەکان لە پارێزگا جیاوازەکان وەک تاران، کوردستان، خوزستان و گیلان ئەنجام دراون. لە هەواڵێکی دیکەدا هاتووە کە ساغەر وەڵامی کچێکی 19 ساڵەی خەڵکی گونبەت کاوس بڕیاری لە سێدارەدانی لەلایەن دادگایەکی باڵاوە پەسەند کراوە. مەرجەکانی ئێران پێش دانوستان لەگەڵ ئەمریکا.
بە گوێرەی راپۆرتەکان ئێران وتوویەتی تا داراییەکانی ئازاد نەکرێن و شەڕی لوبنان ڕانەوەستێت دانوستان دەست پێ ناکات. هەیئەتێکی بەرچاوی ئێرانی بە سەرکردایەتی قاڵیباف سەرۆکی پەرلەمان ڕۆیشتووە بۆ ئیسلاماباد بۆ دانوستان لەگەڵ هەیئەتی ئەمریکایی، بەڵام پێش دەستپێکردن ئێران دوو مەرجی سەرەکی داناوە: ئازادکردنی دەیان ملیار دلار دارایی زەوتکراو لە بانگە دەرەکیەکاندا و ڕاوەستانی هێرشە هەواییەکانی ئیسرائیل بۆ سەر لوبنان. وەزیری دەرەوەی عێراقچی و قاڵیبافیش هەردووکیان ئەم مەرجانەیان پشتڕاست کردووەتەوە. ترامپیش لە هەمان کاتدا هشداریدا کە ئەگەر دانوستان سەرنەکەوێت، ئەمریکا ئامادەیە لە 24 کاتژمێر دووبارە هێرشەکان دەست پێ بکاتەوە. نەدانی حەقدەستی کرێکارانی کارخانەی داروگەری تاران. دەیان کرێکاری کارخانەی داروگەری تاران سەرەڕای چاوەڕوانی بۆ دەدرانی 4 مانگ حەقدەستە دواخراوەکانیان تا ئێستا جەژنانەکانیشیان پێ نەدراوە. ئەم کرێکارانە دەڵێن ئەم دواخرانە قورساییکی زۆری خستووەتە سەر ژیانی خۆیان و خێزانەکانیان و هەر ڕۆژ دۆخەکەیان دژوارتر دەبێت. ئەوان پێشتر هشداریان داوە وتویانە ئەگەر وەڵامی داواکاریەکانیان نەدرێتەوە دۆخەکەیان خراپتر دەبێت، بەڵام تا ئێستا هیچ هەوڵێکی کارساز بۆ چارەسەرکردنی کێشەکە نەدراوە. هەروەها ئەم کرێکارانە ئاماژەیان بەوە کردووە کە ئەم بارودۆخە نوێ نییە و پێشتریش ئەم کێشەیانە هەبووە. زیاتر لە 1000 کاتژمێرە ئێران بە ئینتەرنێتە. ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی ڕایگەیان زیاتر لە 1000 کاتژمێرە خەڵکی ئێران بە ئینتەرنێتن. ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی خەجەختی لەوە کردەوە کە دەستڕاگەیشتن بە ئینتەرنێت مافێکی بنەڕەتی مرۆڤە و لە کاتی شەڕ و ئاڵۆزیەکاندا پێویستیکی حاشا هەڵنەگرە. هەر بۆیە داوا لە دەسەڵاتداران دەکات دەستبەجێ هێڵەکانی ئینتەرنێت بگەڕێنەوە. ئەوە لە کاتێکدایە کە زیاتر لە 40 ڕۆژە شەڕی نێوان ئەمریکا ئیسرائیل لەگەڵ ئێران دەستی پێکردووە و بە درێژایی ئەم ماوەیە هێڵەکانی ئینتەرنێت لە سەرانسەری ئێران بڕاون. دووە هەواڵ سەرکەوتنی ناڕەزایەتی کرێکارانی قیبرس. فیدراسیۆنی جیهانی ئیتیحادیە کرێکاریەکان پشتیوانی خۆی لە سەرکەوتنی ناڕەزایەتی کرێکارانی قیبرس بۆ وەرگرتنی یارمەتی مەعیشەتی ڕاگەیاند. کرێکارانی قیبرس پاش ناڕەزایەتیکی بەهێزی چەند ڕۆژە سەرکەوتون و دەوڵەت ناچار کرا کە گەڵاڵەی یارمەتی مەعیشەتی جێبەجێ بکات. ئەم یارمەتیە سازوکارێکە کە بەپێی ئاستی هەڵاوسان موچەی کرێکاران بە شێوەیەکی ئۆتۆماتیک زیاد دەکات و هێزی کڕینی کرێکار بەرز دەکاتەوە. دەوڵەتی قیبرس لە سەرەتادا دژی ئەوە بوو کە ئەم گەڵاڵەیە بچێتە پەرلەمان، بەڵام کرێکاران لەگەڵ ژمارەیەک لە ڕێکخراوە مەدەنی و خوێندکاریەکان دەستیاندایە ناڕەزایەتیکی گشتی. ئەم خۆپیشاندانانە بەرەبەرە پەرەیسەند و بووە بەشێک لە کێشەیەکی فراوانتری کۆمەڵایەتی و سیاسی. بینەرانی عەزیز و خۆشەویست، سپاس کە بینەرمان بوون. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.